لەگەڵ هەوڵی ڕێکخراوەکانی تایبەت بە ژینگە و ژینگە دۆستان و ڕێنمایەکانی بەڕێوەبەرەتی گەشت و گوزاری دەربەندیخان بۆ پاکڕاگرتنی ژینگەی شوێنە گەشتیارەکان لەگەڵ ئەو هۆڵانەشدا هەندێک لە وڵاتیان پابەندی ئەو ڕێنمایانە نەبوون. بەڕای هەندێک لە گەشتیارانیش پیسکردنی ئەو شوێنە گەشتیاریانە پەیوەندی بە ناوشیاری ئەو کەسانەوە هەیە. گەشتیاران بەڕاستی کەمتر خەمن ئەوانیش لەبەر ئەوەی زڵە کۆ ناکەنەوە لە جێک داینن. لانی پێمدار پێویستە مەسەرەن تەسقیفکردنی خەڵک بەڕاستی، یعنی پێویستە مە تەسقیفکردن هەیە، ینی لە هەموو وشارکردنەوە ینی بە کوردیەکەی. ئایا هەڵمەتی پاکردنەوە گرنگترە یاخود هەڵمەتی وشارکردنەوەی هاوڵاتیان کە پابەندی ڕێنمای گەشتیارەکان؟ وەڵاهی بە تاکید هەڵمەتی وشارکردنەوە پێویستە، لەبەرەوەی پێویستمان هەیە لە قوتابخانەکان لە سەرەتایەکانەوە وشارکردنەوەی پاکخانەوەکو دەرزێک هەبێ هەتاوەکو توانێ بڵێن تاکو زانکۆش. هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ کەمی وشاری، ئاستی وشاری خەڵک لەلایەک و لەلایەکی تریشەوە بەڕاستی تا ئەندازەیەکی باش نەتوانراوە چ لەلایەن ڕێکخراوە مەدەنیەکان و چ لەلایەن حکوومەتیشەوە تا ئەندازەیەک خەڵک وشار بکرێتەوە بەڕاستی پاراستنی ژینگە بەر لەوەی کاری حکوومەت کاری تاکە، هەرکێکی تاکە و ئەرکێکە لەسەر خەڵک کە پێویستە ژینگە بپارێزێت. لێپساوی ناوەندی گەرمیانی کۆمەڵی کوردستانێکی سەوز کە ڕێکخراوەکان بەردەوام لە چالاکی ژینگەیدایە و ڕێنمایی گەشتیاران دەکەن بۆ پاکڕاگرتنی شوێنە گەشتیارەکان هەڵمەتی وشارکردنەوە بە گرنگتر و پێویستتر دەزانێت لە هەڵمەتی پاکردنەوەی شوێنە گەشتیارەکان. دیارە ئێمە بۆ وەکو ڕێکخراوە ژینگەیەکان لەم دەڤەرەدا باوکاری لایەنە پەیوەندیدارەکان بە ژینگە بۆ چەندین جار هەڵمەتی پاکردنەوەمان لە ناوچە گەشتیارەکاندا ئەنجام داوە، بەڵام بڕوامان وایە کە ئەو هەڵمەتانە کافی نییە بۆ ئەوەی کە هەڵمەتی پاکردنەوەی تر نەکرێت. دەکرێت لە ڕێگەی ناوەندەکانی خوێندن و لە ڕێگەی خێزانەکانەوە ئەو تاکانە وشیار بکرێنەوە بۆ ئەوی ژینگە پیس نەکەن. و بڕاشمان وایە ئەم ساڵ لە چێو ساڵانی ڕابردووترا هەوڵی زیاتر درا بۆ پاراستن و پاکڕاگرتنی ناوچە گەشتیارەکان. هەڵکەوتەی جوگرافیای قەزای دەربەندیخان سروشتێکی گەشتیاری هەیە و گەشتیاریان لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان و شارەکانی تری عێراق ڕووی لێ دەکەن. بۆ پاکڕاگرتنی ئەو شوێنە گەشتیارانە لایەنە پەیوەندیدارەکان چالاکیەکانیان چڕتر کردوێتەوە و داوا لە گەشتیاران دەکەن ژینگەی ئەو شوێنانە بە پاک و خاوێنی ڕابگرن. سەلام ڕۆڤگەلی کوردستان، دەربەندیخان.